بله بینران دم جرایکی یا برنامه بیانی باش کردستان لسر روان نوان کچوجنین استیم باخوین وکو یا دیار پشتی کو داعش باجر شنگال کنترل کرد جمارک برچاف یا جنو کچن استی رواندن ده وینا بریج ده هولدانین پرمزن هاتن کرن کو هجمارک وام بین رزگار کرن هجمارك وان دنهادا وگریانه نوا مال باتین خوشبوی کم اخفنین زیدتر لسر مجاری بکن ما میوان داریا پرس عمر برپرسا یکتیا جنان لقا هولیر کریا بله پرس خان اف دمی تباش اگر ام به پرسه دست بکن کیس کچن اس دی اوین نها لجم داعشم بر به کدره و چویا بله بیانیتان باش دیارە ئەم کارە ساتەکە بۆ مای ساڵێکە لە بەرامبەر کچانی ئێزیدیە تا ئێستاش بەردەوامە ئێمە ناتوانین بڵێین بە ئاقارێک گەیشتووە تا ئێستا هەڵپەسێردرا و تا ئێستا ئەم کارە ساتە بەردەوامە لە سەرەتای دروستبوونی ئەم کارە ساتە و هێرشەکانی تیرۆرستان بۆ سەر شاری شەنگار ڕاگەیەندرا کە زیاتر لە 5,000 کەس لە دەستی کەوتوتە دەستی تیرۆرستان لە ئێستادا نزیکەی 800 کەس توانیویانە ئازایانە خۆیان ڕزگار بکەن لە دەستی تیرۆرستان و بگەڕێنەوە ناو ماڵباتەکانیان ئەگەر ئەم ژمارەی پێشوو بەراورد بکەین لەگەڵ ئەم ژمارەیەکەوە تێمە تا ئێستا زیاتر لە 4,000 کچمان لە دەستی تیرۆرستان کڕین و فرۆشتن و دەست درێژی و هەموو کارێکی ناشیاویان بەرامبەر دەکرێت. بله پرس خان ئامارە ئەو کچێن و لە جەم داعشن چەندە و هەروەها ینی دوري حكومتي چبويا يعني كو بكاربه اماركا راست و درست اشكرا بكتن بەڵێ کاک شوان وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای کارەساتەکە گوترا 5,000 کەس ڕفێنراوە لەلایەن تیرۆرستان و ئێتا ئێستا نزیکەی 800 کەس هاتۆتەوە بە دوایین ئامارکە دوێنە ڕاگەیاندراوە بەڵام هەتا ئێستا لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتێکی سیستماتیک و لە وڵاتێک نین کە گرنگی بە ژمارەکان بدرێتەوە تا ئێستا ئێمە ڕەنگە حکوومەتی هەرێم نازانین لە هەرێمی کوردستان چەند هاوڵاتی هەیە بۆیە هیچ ئامارێک نییە بۆ باشە پەرسخان خۆتان ئامارێکتان کردووە وەکو ڕێکخراوەکانی یەکێتی ژنان کە هیچ نەبێ بزانرێت ینی ژمارەیەکتان لەبەردەستا هەبێت جگە لەو ژمارەی کە ڕاگەیەنراوە بەڵێ دیارە لە سەرەتای دروستبوونی ئەو کارە ساتە من هەوڵمدا زۆرترین کەمپەکان بگەڕین هەتا ئێمە فۆرمێکمان دروست کرد کەم بە کەمپ ئەگەڕین بەڵام دیارە لەبەر ڕێگری لایەنە ئەمنیەکان ئێمە لەبەرەوەی کە ڕێکخراوێک بووین و باڵین لایەنی حکومی هەرێمی کوردستان نەبووین تەواو ڕێگەمان پێ نەدرا کە ئەو ئامارە دروست بکەین. باشە بە پێی زانیاریەکانتان تا ئێستا چەند لەو کچانە ڕزگار کراون یان توانیویانە خۆیان ڕزگار بکەن کاک شوانجیان وەک ئاماژەم پێکرد دوێ لە ئاخیر ئامارکە دوێنێ ڕاگەیاندراوە لە نووسینگەی تایبەت بە کاروباری ئێزیدیان گوتراوە کە نزیکەی 800 کەس ئازاد کراوە. باشە حکوومەتی هەرێم ڕۆڵی چی بووە لە ڕزگارکردنی ئەو کچانەدا؟ بەپێی ئاگداری ئێمە بەپێی بینینی ئەوەی کە ئێمە کچەکانمان بینیوە حکوومەتی هەرم ڕۆڵی زۆر لاواز بووە لە هێنانەوەی کچەکان حکوومەتی هەرم زۆر باڵێن دوای هێنانەوەشی زۆر کەم تەرخەمە لایەنەکانی حکومی لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکان هەروەها ڕاگەاندن کە ئەکرا ڕۆڵی زۆر زیاتر لەو بابەتە ببینێ بەڵام بەهۆی کورتی زاکیرەی ئێمە بەهۆی کورتی زاکیرەی سیاسیەکان و هەموو ئەو لایەنانەی کە دەکرا ڕۆڵیان هەبێ لەم بوارە ڕۆڵی بەرپرسیارەتی خۆیان نەبینیوە بەڕاستی دوای هێنانەوەش دوای هاتنەوەشیان کە کچەکان ئێمە کچمان لەلایەکە
بە هەوڵی خێزانەکەی برا و ئامۆزاکانی تا گەیشتۆتە ڕادەی سوالکردن هەتا کچەکانیان لەو کەسانە کڕیوەتەوە کە با بڵێن کچەکان پەنایان بۆ بردوون. چونکە ئێمە ئەزانین تیرۆرستان بە پارەش کچەکان ئازاد ناکەن، بەڵام کاتێک کچەکان هەوڵی ئازادکردن ئەدەن ئەکەونە لای سایق تەکسیەکەیان خوان بە ماڵێکی عەرەبدا ئەدەن بەداخەوە هاوڵاتیانی عەرەب لەوێ بەشێکیان ئیستیغلالی ئەو هەڵوێستە دەکەن و جارێکی دیکە دەیان فرۆشتنەوە خێزانەکان. باشە ڕۆڵی ئێوە وەکو ڕێکخراوەکانی ژنان چی بووە پەرێزخان؟ بەڵێ دیارە نەڕێکخراوەکانی ژنان و هیچ ڕێکخراوێکی مەدەنی ناتوانێت ڕۆڵ لە هێنانەوەی کچەکان ببینێت. بەڵام دوای هێنانەوەی بۆ هاوکاری کچەکان چونکە ئەمە عەمەلیەکی عەسکەریە. بەڵێ باست لەوە کرد کە زۆرێک لە خێزانەکان تەنانەت گەیشتۆتە ڕادەی سوالکردن بۆی بتوانن کچەکانیان بێنەوە، ینی بۆ سوال بکەن بۆچی ئێوە ناچن سوالیان بۆ بکەن بۆی بتوانن کە ئێوە مەسەلەن زۆر جار وەکو ڕێکخراوەکانی ژنان دەڵێن ئێمە دیفاع لە ژنان دەکەین و مافی ژنان و کۆمەڵێک لەو قسانە دەکەن، بۆچی ئێوە ناچن ئەو سواڵیان بۆ بکەن بۆ ئەوان سوال بکەن؟ وەک خۆتان بە ئاماژەم پێکرد ژنان دەزانن. بەڵێ وەک من ئاماژەم پێکرد لە سەرەتا گوتم ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕاگەیاندن هەموو تاکێکی کورد کەم تەرخەم و بەرپرسیارە لەوەی کاتە ئەستا کچانی کورد لە دەستی داعش کەم تەرخەمی گەورەکە ئەکەوێتە ئەستۆی ئێوەی ڕێکخراوەکانی ژنان. بەڵام دیارە ئەوەی بەشێکیان ئەکەوێتە ئەستۆی ڕێکخراوەکانی ژنان وەکە، بەڵام ڕێکخراوەکانی ژنە بەرپرسیارەتەکان زیاترە چونکە هەم هاوڵاتی کوردن ئەمە جارێک بەرپرسیارەتیان ئەخاتە سەرشان، جاری دووەم کە ڕێکخراوی ژنانن. من گوتم هەموو هاوڵاتیەکی کورد لە بەرامبەر ئەم مەسەلەیە بەرپرسیارە. ئێمەی هاوڵاتی کورد بەداخەوە یعنی کۆمەڵێک حاڵەتی زۆر سیر کە بەس لە کوردستان تەسەوڕ ئەەکەم هەبێ بۆ نمونە کۆبانێ هات ئەوەی لەبیر بردینەوە کە ئێمە 5,000 کچمان کڕین و فرۆشتنی پێ ئەکرێت لە دەستی تیرۆرستان. ئەوە مانای وانە لە کارەساتی کۆبانەکەم بکەمەوە، بەڵام مانای وایە ئێمە کارەساتمان بیرە باتەوە. ئێستا ئێمە نزیکەی زیاتر لە 120,000 هاوڵاتیمان ماوەی هەفتەیەک زیاترە حەسرە و نەناونەی یارمەتیەکیان پێدەگات لە جەزیرە، بەڵام ئێمە دەبێت چاوەڕێی دەستی ڕۆژنامەنووسە بیانیەکان بکەین هەتا ڕسمێکە گرنەوە هەستی نەتەوەی بۆ ئەجوولێنن. اینجا ئێمە دێین دەنگ و ڕۆڕۆی بۆ ئەەکەین، یعنی دوای خەڵک دوای کۆمەلگای مەدەنی هاوڵاتیانی کورد لەسەر قەزیەکانی خۆیان دێنە دەنگ. دیارە کارەساتی کچانی ئێزدی شێکێکە لەو کارەساتانە ئێمە کۆڵمان نەداوە، بەڵام بەڕاستی هەم ئیمکانیاتی ئێمە هەم سنووری کارکردنی ئێمە هەم ئەو دەرفەتانەی کە بۆ ئێمە شەیە سنووردارن ئەمە زیاتر مەسەلەی هێنانەوەی ئێزیدیەکان ئەرچی حکوومەتی هەرێمە من نامەوێت لە نرخ و بەهای هیچ هاوڵاتیەک کە بکەمەوە، بەڵام کاتێک کچی دەوڵەمەندێک کچی بازرگانێک دەکەوێتە دەستی ڕفێنەران، هەموو هێزە سەربازیەکانی عێراق و هەموو هێزی دژە تیرۆر و هەموو هێزە ئەمنیەکانی کوردستان دەستنە سەر خەتەتە ئازادی دەکەن. بەڵام ئێمە گروپی کچان هەبووە پەیوەندیان بە خێزانەکانیانەوە کردو گوتیان ئێمە دوو پاسەوانیمان ئەکەن، یەک دەنگی یەک هاوەنێک ئەتوانێت ئێمە ئازاد بکاتوە لە ئێمە بکە ئێمە هەڵبێن و لەو کاتێک کە بەپێی ئاماژەی خێزانەکانیان لایەنە ئەمنیەکانیش ئاگادار کراونەتەوەنەوە، بەڵام کەس خۆی نەکردەوەتە خاوەن لەم مەسەلەیە. بۆیەوە گوتم ئێمە لایەنە ڕسمیەکانی حکوومەتی هەرێم لە ئەلفەوە هەتایایی هەمووی کەم تەرخەمە بەرپرسیارە بەرامبەر بۆی کە زیاتر لە ساڵێک و مانگێکە کچانمان لە دەستی تیرۆرستان ماونەتەوە. باشە باست لەو کەم تەرخەمیە کرد کە لە ئەلفەوە تا یا ینی بەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەوێتن، بەڵام چۆن کار کراوە کە ڕایەنانیان پێ بکرێت جارێکی تر ئەم کچانە بگەڕێنەوە ناو کۆمەلگا؟ دەوری حکوومەت دەوری ئێوە ڕێکخراوەکانی ژنان چی بووە؟ بەڵێ ئێمە بەپێی ئەو ئیمکانیاتە کەمەی کە هەمانە توانیمانە سەردانی بەشێکیان بکەین، ئەوانەی کە ئێمە دەستمان پێگەیشتووە بیان بێنین کەم تا زۆر هاوکاریان بکەین، بەس هاوکاریەکانی ئێمە دڵۆپێکە لە دەریایەک، هاوکاریەکانی ئێمە ئەوەندە کەمە کە
باسکردنیان جێگای شەرمە بەڕاستی حکوومەتی هەرێمیش لەو ڕوانگەیەوە زۆر کەم تەرخەمە کاری پێویستی بە هیچ شێوەیەک نەکردووە وەزارەتی تەندروستی لە مەسلەی تەندروستیەوە هاوکاری باشیان ئەکات بەڵام بۆ مەسلەی دەرونی و جارێکی دیکە تەهیلکردنەوەیان حکوومەت دیارە لە کەمتەرخەمترە ئێمە هەوڵی زۆرمان داوە کە سنتەری شیا و بۆ ئەم کچانەی کە خۆیان ئازاد دەکەن خێزانەکانیان هاوکارن بۆ ئازادکردنیان نەک لایەنی بەرپرست بەڵام لە دوای هاتنەوەشیان هاوکاریان ناکرێت لە دوای هاتنەوەشیان ئێمە یەکێک لە کچەکان کە من هەمیشە ئەو دەنگە لە گوێم زرینگەی دێتەوە گوتی لانی کەم بابێن پێمان بڵێن ئەلحەمدوللا عەسەلامە لانی کەم پێمان بڵێن بەخێر بێنەوە بەڵام ئەوەشمان بۆ نەکراوە دیارە بەشێک لەوانە بە هەوڵی حکوومەتی ئەڵمانیا دەبردرێنە ئەڵمانیا بەڵام دیسان ئەمە جارێکی دیکەوە گوتمان ئێمە لە گێژاوی کەم تەرخەمیەکان لە گێژاوی نابەرپرسیارەتی لە وڵاتە ژیان دەگوزارێنین ئەڵمانیا بەشێکیان دەباتە ئەڵمانیا بەڵام بەما ئێمە ئامانجی تیرۆرستانمان هێناوەتە دیکە گۆڕینی بیۆگرافیای ناوچەکەیە جارێکی دیکە ئەنفالکردنەوەی ئەو کچانەیە جارێکی دیکە سەرلێشێوانە لەم کچانەی کە لە دەستی تیرۆرستان هاتوونەتەوە جارێکی کە دەیانبێ ئاوارەیە و دەیانبیتەوە منفابوونەوە لە زێدی خۆیان دووریان دەخەیتەوە ئەمەش دیسان کارەساتێکی دیکەیە کە ئێمە لە داهاتوودا زیاتر دەرەنجامەکانی ئەم کارە دەبینین. باشە باس لەوە کرد کە هاوکاریەکانتان دڵۆپێک لە دەریان ئەوانەی کە گەڕاونەتەوەش ینی ئەگەر بەراوردی بکەین هەر دڵۆپێکن لەو بە هەزاران کچانەی کە گەڕاونەتەوە ینی ئێوە چه ئامادەکاریەکتان کردو ئەگەر ژمارەیەکی زۆر کچ بتوانن خۆیان ڕزگار بکەن یاخود بگەڕێنەوە ینی بتوانن هاوکاریان بکەن چی کراوە هیچ شتێکی ینی هیچ ئامادەکاریەکی نەخێر هیچ ئامادەکاریەک نەکراوە نە لەلایەن ڕێکخراوەکان و نە لەلایەن حکوومەتەوە نەلایەن هیچ کەسێکە و هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆیە گوتومەکە بۆیە من دەیڵێم ئێمە لە گێژاوی کەم تەرخەمیەکان لە گێژاوی نابەرپرسیارەتی ژیان دەگوزارێنین. باشە ئەی چی کراوە چیتان کردووە کە ئەم کەیسانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسرێن؟ دیارە دەبێت ئێمە زیاتر داوای لێبوردن دەکەم ئێمە بەڵام دەبێت ڕاشکاوانە قسە بکەین ئێمە زیاتر دەبێت سوپاسی ڕاگەیاندکارە بیانیەکان بکەین نەک ڕاگەیاندکارە کوردەکان لە مەسەلانە ئەمان توانیویانە تا ڕادەیەک بیگەێنین بۆیە حکوومەتی ئەڵمانیا لە جیاتی حکوومەتی هەرێمی کوردستان دێ بە کاری تەهیلکردنەوەیان هەڵدەستێ بەڵام بە شێوازێک کە ئێمە پێمان وایە ئەو شێوازە شێوازێکی دروست نییە دەکرا شێوازی باشتر لەم شێوازە بەکاربێت گەیشتنیان بە کۆمەلگای نێودەوڵەتی من پێم وایە ئەم دەنگە گەیشتووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان چالاکوانانی هەرێمی کوردستان ڕاگەیاندکارانی هەرێمی کوردستان بەرامبەر بەم کارەساتە کەم تەرخەمن بیریان نەماوە کاتە ئێستا 3000 کچیان لە دەست زیاتر لە 3000 کەس زیاتر لە 4000 کەس بە پێی ئامارەکان کڕین و فرۆشتنیان پێ ئەکرێت. باشە پەرستخان باسی ڕاگەیاندکارەکانت کرد ینی وەکو پێویست ڕاگەیاندنی کوردی ڕۆڵی خۆی بینیوە ئیشیان لەسەر ئەم کەیسە کردووە؟ نەخێر بەڵام حکوومەت هاوکار نەبووە لە سەرەتای دروستبوونی ئەم بارودۆخە ینی زۆربەی کەناڵە کوردیەکان ئەم کارەساتەیان ڕووماڵ کرد. بەڵێ ڕووماڵێکی باشیان کرد ئەوە ئێوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان بوو نەتانتوانیوە ئەو ئەرشیفەی کەناڵەکانی ڕاگەاندن وەکو پێویست سوودی لێوەربگرن بۆ ئەوەی بتوانن لە ناوەندە نێودەوڵەتیەکان ئەو کەیسانە بناسرێنن. کاک شوان من کە بەرامبەر بە تۆ دانیشتوم تۆزێک یعنی هەست بە ناخۆشی دەکەم کە بڵێم ڕاگەیاندنی کوردی کەم تەرخەم بۆ چکە من دەزانم جەنابێت یەکەم ڕۆژنامە نووس بووی کە گەیشتی تەچیای شەنگال و خۆشبەختانە
ڕۆلی زۆر کاریگەرت هەبوو لە گەیاندنی باش ئەوە حکوومەت بووە بەڵام ئەمە بەتەنیا بەس نییە کاکشوان ببوورە باسەکەم تەواو بکەم ببوورە باشە با یەک ڕوونکردنەوە ئەوە حکوومەت بووە نەیتوانیوە سوود لەو ئەرشیفەی ڕۆژنامەنووسانی کوردستان وەربگرێت ئەو ئێوە بوونە کە بتوانن سوود لەو ئەرشیفە وەربگرن لە ناوەندە نێودەوڵەتیەکان بەکاری بێنەوە. مەسەلەن ڕۆژنامەنووسێک لە کوردستان خۆ دەزانی بە چ ڕێو شوێنێک دەتوانێت بچێتە وڵاتێکی دراوسێت و جای وڵاتەکانی ئەوروپا. کاکشوان دیارە شاشەی تەلەڤیزیۆن پێویستی بە پاسەپۆرت نییە بۆی بگاتە وڵاتان بەڵام وەک جەنابەت دەڵێ بۆتە ئەرشیف لە ڕاگەیاندن ئەم کارەساتە هەتا ئێستا بەردەوامە نابێ ببێتە ئەرشیف ئەم کارەساتە نەخێر ئێمە تەلەڤیزیۆنەکانی ئێمە تەلەڤیزیۆنە کوردیەکان کام تەلەڤیزیۆنی لە ئاستی تەکنیکی زۆر بەرزدایە دەچێت لە کۆمپانیا بیانیەکان فیلمی دۆکیومنتاری لەسەر کارەساتی شنگال دەکرێتەوە کاک شوان نەک دەبێ هەفتانە و مانگانە و لە ماوەی ساڵێک چەندانە راپۆرتێکی دۆکیومنتاری کە هیچیان فیلمی زانستی دۆکیومنتاری نین دەبێ ڕۆژانە دەبواە ڕۆژانە تەلەڤیزیۆنە کوردیەکان ڕۆژانە گۆشیان هەبواە بۆ ئەوەی چۆن لەسەر لە زاویە تەلەڤیزیۆنەکان دەنووسرێ ئەوەندە ڕۆژە مایە ماوە فلان پۆستە سیاسیە بەسەر بچێ ئەوەندە ڕۆژە ماوە فلان کارەسات ئەوەندە ڕۆژە ماوە بۆ هەڵبژاردن ئەوەندە ڕۆژە ماوە بۆ پێکهێنانی حکوومەت ئەبواە بەم شێوەیە گرنگی بەم کارەساتە بدرا بواە ئەبواە زۆر لەوەی ئێستا زۆر زیاتر گرنگی بەڕاگەاندن بدا وایە کاکشوان ئێمە ئەزانین وەک گوتم زاکرین میلەتی کورد زاکرەیەکی کورتە بەداخەوە ئێمە ئەو هەموو هەزاران کەسەمان بەرە و هەندەران ئەڕوا هەتا وێنەیەکی ئالانێت ئێمە فرمێسکە تیمساحیەکانمان نایەتە خوارەوە هەزاران کەس لە برسان و لە سەرمان و لە تینوان ڕق بووە لە چیای شنگال هەتا وێنەی منداڵێکی ڕق هەڵات و لە تینوان و لە سەرمان بڵاو نەکرایەوە فرمێسکە تیمساحیەکانمان نەهاتە خوارەوە ڕاگەاندنی کوردی دەبێت زۆر لەوەی کە کردوێتی زیاتری بکات بۆ ئەوەی کە کاکە 4,000 کچ 5,000 کچ دەدانە کچ کەم نییە تۆ کڕین و فرۆشتنی پێدەکرێت ڕۆژانە کچمان لە وڵاتانی دراوسێ هێنراونەتەوە فرۆشراون کچ هەیە هەتا ئێستا چەندین جار فرۆشراوە لە ماوەی ساڵێکدا کارەساتێکە کە هیچ زمانێک ناتوانێت گزارشتی لێ بکات بەڵام ڕاگەاندنی کوردی بە من دەڵێ ئێمە چەند دۆکیومنتاریەکمان لەسەر ئەم کارەساتە کردووە. باشە لە ئێستادا فەوجێکی ژنانی ئێزدی پێکهێنراوە بۆ بەرگریکردن لە ناوچەکانی شنگال ئەو فەوجەیە ئەگەر زانیاری تەبێ سەر بە چ لایەنێکە؟ بەڵێ دیارە وەک چۆن خۆشببختانە هێزە کوردیەکان یەکگرتوو بوون لەوەی کە حەستری سەرچیای شنگال بشکێنن و لە بەرەکانی جەنگ لەگەڵ تیرۆرستان بەرگری لە کوردستان بکەن بە پێی زانیاریەکانی من ئەم هێزە دەست پێشخەری یەپەگە بووە کە دروستی کردووە بۆ کچانی شنگال و تایبەتە بە کچانی شنگال بە ناوی یەپەژە شنگال خۆشببختانە یانی جێگای زۆر خۆشحاڵیە جێگای زۆر شانازیە کە کچانی ئێزیدی ئێستا بە دوای ئەو هەموو کارە ساتانی کە بەسەریان هاتوو باسمان کرد ئێستا بەشێک لەو کچانە چەکیان هەڵگرتووە و بەرگری لە نیشتیمان و لە خۆیان و ئەوانن بەرگری لە شەرەفی خۆیانەکەن نەک ئەوانەی کە دەڵێن کچانی ئێزیدیان کچانی کورد خوشک و دایکی ئێمە لە دەستی تیرۆرستان. بەڵێ پەرێز عومەر بەرپرسا یەکێتیە ژنان لە قاولێرێ لە ئێستۆدیۆن مەلباژی ڕێولێرێت گەلمەدا بوو گەلەک سپاس بۆ شرۆڤێنتە بەڵێ بینەران دێمەدانەکە کورد و ئەمێ بێگەرنج بۆی بەردەوامیدان بە بەرنامە بەیانیت باش کوردستان.